وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی کاک دکتۆر ئالان کە ئێمە لە پەیوەندی بەردەوامدان لەگەڵیدا ئەوان بە فەرمی چاوەڕێی بە فەرمی چاوەڕێی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایین بە فەرمی وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان بدەنەوە. ئەگەر وەڵامەکە وەڵامێکی دڵخۆشکەر بوو و ئەوان ڕازی بوون تەمویلی پارەی خۆیان بۆ مامۆسایانی وانە بێژ هەرێمی کوردستان دابین بکەن، ئەوە نوڕۆن عەلا نور ئەمان وەزارەتی پەروەردە بڕیاریان داوە یان لەسەر ئەوەن کە بە 3-4 ڕۆژ گرێبەستکردنی مامۆسایانی وانە بێژ ڕابگەێنن. ئەگەر نەیان توانی ئەمە بکەن، ئێمە ئەم بابەتە تەخیرەکەین بۆ تعدیلی موازنە و ئومێدیکیشمان هەیە لە تعدیلی موازنە ئەم بابەتە چارەسەر بکرێ. پێش حەدەست ناکەوین، زۆریش گەشتبینین بەوەی کە ئەو سەردانانی کە کردمان لەم ساڵدا پشتیوان بە خواکێشەی مامۆسایانی وانە بێژ بە کۆتایی ئەگات و جارێکی تر لە 14ی نۆی 2025 بەوانە بێژی ئێمە ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و ئەمەمان نەسەن بە جەنابی کاک دکتۆر ئالان وتووە تەنیا چاوەڕێی زەمانەکەین کە ئەم بابەتە بۆ مامۆسایانی وانە بێژ حەل بکات.